ڕێز بەڕێزان ژیان تەنیا هەناسەدانێک نییە بەڵکو زنجیرەیەکە لەو هەڵبژاردانەی کە ڕۆژانە ئێمە دەیان ئایا هەر بەڕاست ژیان لای ئێمە چۆنە ئایا لە گێژاوی ڕۆتین بوون دەرچوین یان خاوەن نەخشە و ئامانجێکین لەڵقەم جارەی دەنگی شەقامدا لەگەڵ هاوڵاتیان لە ناو دڵی کۆمەڵگادا باسی ئەو بنەما ڕاستەقینانە دەکەین کە ژیانێکی خۆش هاوسەنگ و سەرکەوتومان بۆ دەسازێنێت با لەم گەشەدا پێکەوە وەڵامی ئەم پرسیارانە وەربگرینەوە لەگەڵمدا بن. ژیان لای تۆ چی دەگەێنێت؟ ژیان لای من ئەو با بڵێن ئەو تاقەیەکە خی گەورەیەتی بە ئینسان پێویستە بزانێ ئەو تاقەیە لە چیا سەرفەکە بۆیە گرنگە با بڵین ئەو پێویستیانی کە بۆ ژیان تەرخان کراوە لە هەموو شوێن و مەکانێکە هەبێ ئێمە ئەگەر بمانێ باز لە ژیان بکەینە بێ باز لەوە بکەین کە ئەو دەرفەتەیە کە خی گەورە بە مرۆڤەکانی بەخشیوە. ئوستاز ئێمە پێویستە لە ژیاندا ئامانجدار بین یان هەڕەمەکی ژیانێکی سادە بەڕێکەین بڵین چۆن هاتۆ باوە بن. نا بڕوا بکە ژیانی هەڕەمەکی لێپرسینەوەی لەسەر ئێمە ئەگەر با بڵێن وەکو باسی ئەوم کردوتە مسلمانین بەپێ هەموو دینەکانیش لێپرسینەوە لە ڕەفتار و کردار و چۆنێتی ژیانەکرێ بۆیە وەکو وتمان ئینسان کە مەهامێکی پێبێ کە پەیامێکی پێبێ کە لەم دنیای ئەژی ئەگەر و پەیامە وەکو خۆی نەگەێنێ و ژیانێکی هەڕەمەکی بژی پێم وا بێەوە لێپرسینەوەی لەسرە لە قیامەتیشە ژیانێکە وەکو کورد دەڵێ بەڕانەتی بێ واتە هەڕەمەکی بێ ئەم ژیانە ژیان نییە یعنی بڕوابکە و بەڕێکردنە. کەواتە ژیان خۆشە لە لای تۆ؟ من هەمیشە گەشتبین بووم هەمیشە لە ژیان ما گەشتبین بووم دایم شەو کاتمە جێگەوە چاوەڕی ڕۆژێکی جوانتر دەکەم ڕۆژێکی خۆشتر دەکەم ئەمەلێکی باشترم هەیە. ئاساییە تۆزێک لە پەناتەدا بنیشم یاخوا سەلامەت بی. باسی ژیانم بۆ بکە بزانم ژیان لای تۆ چۆنە؟ وەڵاهی ژیان ئیتر خۆی ژیان سڵیاتی تیان نییە ئەوەیە کە خۆت ئەیبینی خۆ تەماشای ئەو خەڵکە بکە ژیانەکە هەمووی بۆ دەرەکەوێتیە. چۆنە؟ ئیتر خەڵک ڕاهاتوین لەگەڵیان ئیتر لەوەش باشتر خۆ دەست ناکەوێتە خۆمان فڕێ بینە ناوی لەبەر ئەوە مەجبورین لەگەڵیا بڕێن. ئەگەر نەسیحەتێکی من بکەی من بمەوێت ژیانێکی سەرکەوتوو بژیم پێویستە کە چۆن بژیم چ بنەمایەک هەبێ بۆ ئەوی کە ژیانی لەسەر بکەم؟ وەڵای یەکەم شدەوەی بێت تەماشای خەڵک نەکەی سەیری خۆت کە سەیری باخەڵی خۆت کە اینجا سەیری ئەو کەسانە مەکە کە هەستەکەی لە خۆ بەرزترن دایمە سەری لە خۆ بەرەو خواردتر بکە و شکری خوا بکە. اینجام ژیانە هەر میدایەتی هەیە و نیایەتیشی هەیە هەرەوە نەزانین ڕۆژە لە ڕۆژان ئەوانەی کە تۆ بە بەرزیان نەزانی و ئەوانەشی کە بەنزمی دەرەکەون لە بەرچاوی تۆ هەمووی لە ڕۆژێکا نامێنێ لەبەر ئەوە دائیمەن سەیری لە خۆ بەرەو خواردتر بکە. لە ئێستادا ژیان بۆ بە ژیانێکی ڕۆتینی دووبارە بێت؟ وەڵاهی ئیتر بە پێی شەخسەکانە ئیسەمە ژیانێکی ئاوا 40-50 ساڵیمان بردووەتە سەر بە دەوام و بە دایرە و یعنی بە پێی توانای خۆمان خزمەتی وڵاتی خۆمانمان کردووە و ئیشمان کردووە و خیانەتمان نەکردو مرتاحین و اینجا جێدەستیشمان لە شوێنێکا دیارە و لەبەر ئەوە مرتاحین هیچ مشکلەیەکمان نییە. خوا قوتە با ئوستاز گیانم کاتت باش ئیزنێ بێ منەوە عەفو سڵاو لێبێ ناسووتێ هیچی خۆمانە دروستی باشە شکر نایکەن ئەی بۆ لە دەرەوەی گەڕن ئاخر تام ئێمەی دەرەوە خۆشترە وەڵایی شتێ گلیتان زۆر لێەکەن دایما خواردنی دەستی پیا خۆشترە بەلای منەوە. وەڵا ئافرەت زۆر بلیمە ئازانێت چی لێنێ لە ماڵەوە ئێمە خۆمان لە دەرەوەین جاری وای بە دو سعات برسیمە نەزان چی بوو سێژەمە لێنێ بەبێەوەی دووبارە بێ خۆشیشە. بەمە سەرچەوەرەکەم باسم بەو کە بزانم ژیان لای تۆ چی دەگەێن؟ ژیان تاقیکردنەوەی بۆ بەزدەرگێنانی قیامەت ئیشڵا ئافەرم بۆ کەسێک کە لە دنیای سەرکەوتووە بێ و قیامەت بەدەست بێنێ ژیان بۆیە بۆی قیامەت بەدەست بێنی. ژیان خۆشە ئێستا؟ بەڵێ هەمیشە ژیان خۆشە بەسی تر
بەدەست خۆتە چۆن بەدەستخۆت بەدەست خۆتە تەحملی بکەی هەموو شتێک تەحملی وقت چه دەوڵەمە بی چه فەقیر بی تەحمل و سەبریەوە هەیە دەوڵەمەە کە پارەیە بێ سەرەکا بازار کونا و خۆشی توش مشکلاگە و خۆشی تووشی مشکلاکە هەیە بە فەقیری بەرگەناگرە کە فەقیر بێویش سەرەکا بازار کونا و دەستی ئەمە بڕۆ دەستی وڕە هەردووچیان تەحمل و سەبرە ئینسان سەبری هەبێ الله مع الصابرين ژیان ئێستا بۆ بەڕۆتین خەریکە ناومێدیەک هەیە بەس ئینشەڵا چاکە بێ ئەویش چاکە ئەگەر ژیانێکی خۆش بژین پێویستە لەسەر چ بنەمایەک وڵا پێویستە تەماحێ نەبێت چاو لە ماڵی خەڵک نەبێت چاو لە شەرەفی خەڵک نەبێت چاو لە دەستی حکومەت نەبێت هەیە حکومەتیش تۆزێ بە خۆیان بچێتەوە تۆزێ پیا بێ یارمەتی ئەم خەڵکە باویشێ بۆم خەڵکە بدۆزێتەوە لەو نەوت و غازە بەشی ئەم خەڵکەش بان خۆیمە بەگلادیشی نین وانە لەگەڵ کەشەوە جەو چۆنە لەخوا بە زیابێ باشەوە بەرەو فێنکیە ڕۆیشڵ گونجیل باشە بەڵێ ژیان چۆنە بەلای تۆ ژیان خۆی ئەزمونکردن و تاقیکردنەوەی ژیان ئینسان ئەژی بۆ نووسینەوەی چیرۆکی ژیانی خۆی تایبەت بەخۆی ژیان تەنها تێپەڕانی تەمەن نییە دۆزینەوەی ئامانجە بەجێشتنی شوێن پەنجەیەکی ئارام و باشە چی لە دەوروبەر چی لە ناو خێزانە پێویستە پلانت هەبێت لە ژیاندا بەڵێ ئینسان ئەگەر پلانی نەبێ بۆ ژیان ناتوانێت بەردەوام بێ بۆیە زەرورێتێکی حتمیە کە تۆ هەر ئیشێکەکەی هەر کارێکەکەی هەبێ ئامانجی بۆی هەبێ پلانت بۆی هەبێ بۆی بگەی بۆ ئامانجە لە دوای ئەوەی کە ئاستەنگەکانی ژیان هاتۆتە بەردەمت دوای دووبارە دەست کردوتەوە بە ژیان ژیانت لا خۆش بۆتەوە بەڵێ من خۆم ئەزمونێکم هەیە لەو بوارە ناڕەحەتی ڕووی تێکردووی خۆشبەختانە سوپاس بۆخوا تێمان پەڕانوە یعنی ئەوە نەبووە بڵێ بە ئاسانی بەڵامی تر چۆکیشماندانەداوە بڵێن کە ئیتر ئەبێ بەسە ژیان بوەستێنیت ئەبێ ئیتر لە ئیرەوە بەردەوام نەبین یا هەنێک کەس کە بەرگەی ناڕەحەتیەک ناگرن خۆیان تووشی کارەساتێکی ترەکەن ئینسان ژیان دوور و درێژە ئەبێ پلان و سەبریشی هەبێ لەگەڵیا بەو دوور و درێژی خۆی لەگەڵیا ئەبێت بتانی ناڕەحەتیەکان قبول کەیت و هەوڵ بۆ تێپەڕانی بی هیچ ئینسانێک کامل نییە لە دنیا حاڵە باشە قوربان بەڕێزی شوکار باشە خراپ نییە لەخوا بەزیاد ژیان خۆشە لای تۆ دەرەجە یەک دەرەجە یەکە ئەی بژیت ئەوەم پێخۆشە ڕاڵە ئەگەر بمە ژیانێکی سەرکەوتوو بژیم ئەبێ چۆن بژیم واز لە خەڵک بێنی چۆن واز لە خەڵک بێنی بۆ خۆ بژیت تر ژیانێک دەرەجەیەکە ژیانی تۆ ئامانجدارە بەڵێ هەوڵەی کە پێ بگەی بەو شتانەی کە لە ژیانتدا پێویستە کە هەبن و لە خەیاڵتایە کە پێیان بکەی بە هەمووی گەشتوم هیچ نەماوە پێینەکەم واتە ئێستا ژیان لای تۆ دووخات خۆشە بەڵێ کامانجە نەبی سفادە چێ بژیت ژیان ئێستا بووە بە ژیانێکی ڕۆتین دووبارە بێ هەموو ڕۆژە ئەگەر هیچکەینە هیچکەیت و خەرێکی مەشغوڵی کەسابەتی بۆچی دووبارێ هەرێکی خۆی بە شتێکەوە مەشغوڵ کاتە بە خۆی دووبارە نات تۆ لە ژیانەدا هەمیشە پلاندانی بەڵێ پلانەکانت چین بۆ دا بەبێ پلان ناڕۆ سابە من ڕکاتون بۆ ژەوە پلانێکمە بێنجا هاتوو نا بەبێ پلان ناڕۆ هەمیشە بەسەر سەختیەکان سەرکەوتوی بۆی ژیانە خۆش ناڕەحەتیم زۆر بینی وەشکور بەخوا هەموویم تێپەڕانم هەمیشە پیانۆش ئەگەر بەڕەشستپێکی بەیەکەوە لێنەی ناتوانێت کە ئاوازێکی خۆشت باتێ وایە وای هەرێکی لەحن و سەوتێکی ئەوانەی چواردەورت ژیانیان چۆنە ئەوەی بتوان بە لاوانێ چواردەم عیبیانی وانش ئاخارەوەڵە عیبیانی ژیان لای ئێوە خۆش ئارەوەڵە عیبینی هەبێ ڕەشبین نەبی تایم گەژبین بی تۆ گەشتبینی لە ژیان بەڵێ پێت وایە کە ژیان تاقیکردنەوەیە بەڵێ تاقیکردنەوەیەکە ڕەویش ڕوو لە خوابی
ژیان بەزدی کەوتوینەتە بارودۆخێکەوە سپاس بۆ خوابێ دەم سپاسی خوا بگەین بەڵام کەوتوینەتە بارودۆخێکەوە کە بەجددی ژیان ینی بەزدی نەکە سابەتێکی باش ماوە ینی بەڕاستی وەکو جاران ئەتوانین بڵین هیچ شتێک وەکو جاران نەماوە ڕاستە من تەمەنێکی وام نییە بەڵام تەمەنێکی ئەوەمەیە کە ئاگاداری بازاری پێشتر بم و ئاگاداری بازار و کەسابەتی ئێستا بم بۆچی وایە ژیان ئاوای لێهاتوە نازانم بڵم بۆچی وای لێات ینی بەجددی چی شتێ بکەین بە هۆکار ینی خەڵکەکە بکەین بە هۆکار یان نەچینە باری سیاسەتەوە یان حکوومەتەکە ینی بەجددی بارودۆخی هەموو کیشوەرەکان بەعام وای لێهاتووە پێویستە ئێمە لە ژیاندا ئامانجێکمان هەبێت پێویست هەموو کەسی ئامانجی سەرەکی خۆی هەبێت بۆی ژیانی زیاتر پەرە پێ بات و هەوڵ با دەستی بگا بە شتێک و ببێ بە خاوەنی شتێک وەکو گەنجێک پێم بڵێن تەمەنێکی باشی شەڵاگەر خوا بیا لە بەردەما ماوە بۆ ئەوەی کە سەرکەوتوبی لە داهاتوە پێویستە کە چۆن بیت و چی ئەەکەیت ڕاستی من وەکو گەنجێکە وازم لە خوێندنیە ناوە بە پێویست ێزانمەوە سەرەتا باە شتێ بڵین لێرەیە بەڕای منی هیچ کەسی واز لە خوێندن نێنێت چونکە ئەو ڕووە کە ئەڵێن واز لە خوێندن بێنە خوێندن ناوگەێنێ بە شتێکی وانە بەڕاستی ئەگەر خوێندن بکەی ئەگەی بەشە. سڵاو لێ بێت چۆن کاتتان باش سڵاتان لێبێت بەخێرمی چۆنیت باشی تەندروستی باشە وەرسپاس ژیان خۆشە لای تۆ ژیان ئەی چۆن خۆش نییە ئارامەدا چۆن خۆشە واللهی بڵم چوە ژیان ئەگەر هەو بێ خۆشە لە ڕووی مادیەوە لە ڕووی مادیەوە ئەی لە ڕووی معنەوی لە ڕووی معنیەوی شەوە وڵاهی بڵم چی لە ئێستادا بەگشتی ژیان چۆنە لە ئێستا ژیان قورسە قرس بووە بۆ سیەکانی چی بۆ هەمووی قورسە ژیان وەکو پێداویستی بۆ خۆت هەموو پێداویستی قورس بووە لەم ڕۆژەیە وایە هۆکارەکەی چییە وڵی هۆکارەکەی هەموو گەڕێتەوە بۆ حکوومەت بڵێ ئەگەر ژیانێکی سەرکەوتومان هەبێ پێویستە لەسەر چ بنەمایەک واللهی هەموویە گەڕێتەوە بۆ حکوومەت ئەگەر حکوومەت چاکسازی بکە لە وڵاتە حکوومەت هاوکاری خەڵک بکە لە ڕووی هەموو شتێکەوە ئیتر ژیان چیە ژیان ئاساییە بێتەوە پێت وایە ژیان لە ئێستادا بۆتە ژیانێکی دووبارە ژیانێکی ڕۆتین ژیان وڵی گویان لێ کردووە ژیان لە بەرچاو کەوتووە یعنی هەموو ڕۆژێ دووبارەیە هەموو ڕۆژێک یعنی ئەوەی نەیبێ بە کولەمەرگی ئەژی ئەرە وڵا ژیان هەموویە گەڕێتەوە بۆ بوون و نەبوون ئەگینا تۆ هەو بێ کێشەوتی ئازیزان گەیشتینان کۆتایی بەرنامەیەم جارەمان وەکو گوێبیز بووین ژیان لای هەرێکێکمان پێناسە و ڕەنگێکی جیاوازی هەیە بەڵام ئەوەی گرنگە بزانین دڵخۆشی و سەرکەوتن لە دەست و بڕیارەکانی خۆماندایە با چاوەڕوانی ساتی گونجاو نەکەین بەڵکو ساتەکان خۆمان بیکەین بە جوانترین دەرفەت بۆ ژیانێکی باشتر سپاس بۆ ئەمانەوەتان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان